بینەرانی عزیزی کورسادم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست. میوانیم هەفتەی وێنەگرافی هونەرمەند و ئەکتەرێکی دیاری کوردستانە کە ئەویش هونەرمەند و ئەکتەر کاک شەماڵی عەبەڕەشە. شەماڵی عەبەڕەش یەکێک لەو هونەرمەندانی کووردە کە ساڵانێکی زۆرە سەرقاڵی خزمەتکردنە بە هونەری نواندن و شانۆ و سینەما لە چەندین وێستگەی جیاواز لە ژیانی خۆیدا خزمەتی گەورەی بەم نیشتیمانە کردووە. ئەو هەر لە سەرەتای لاوی لە ساڵی 60ەکانەوە هاتوتە نێو ئەم بوارە و هەتا ئەم ساتە وەختانەش بەدانەبڕاوی کار لەم بوارەدا دەکات. ئەم هەفتەیە ئێمە میوانی کاک شەماڵی عەبەڕەشین و دەمانباتەوە بۆ یادەوەریەکانی خۆی لە ڕێگەی کۆمەڵێک لەو وێنە کۆنانی کە هەیەی دەچینەوە بێنێ و یادەوەریەکان و چیرۆکەکانی ئەو سەردەمە و ژیانی ئێستای ژێڕینەوە. کاک شەماڵم کاتو باش. ئەم کاتە باش کاکە بەرزان. زۆر سپاس، زۆر خۆشحاڵ بووم کە جارێکی تر بە دیداری تۆ شاد بووم. زۆر سپاس. پێما بێ جارێکی تر من و تۆ چاپێکەوتێکمان کرد بە ساڵی 2016. بەڵێ خۆشحاڵم کە جارێکی تر ئەو دەرفەتم بۆ ڕەخسا بۆ جارێکی تر سپاس دەکەم. پێم خۆشە سەرتا بۆ دەست پێ بکەم ئەم جارە چۆن هاتوونەتەوە بۆ کوردستان، پێما بێ پرۆژێکی هونەریتان هەیە ئێستا. بەڵێ پار لە خەریکی وێنەگرتنی فیلمێکی سینەمایی بووین. ئەم ساڵ خۆشبەختانە تاوا بوو هاتنەوەی ئەم جارەمان بۆ پێشکەشکردن و نمایشکردنی فلیمەکەیە. ئێستاش فلیمەکە بەردەوامەکە فلیمی تەمی بابایە لە پرۆدیوسەری فلیمەکە کاک باهۆز کە لە کۆمپانیای مترۆنۆمە و زانیار فەتاح کاکە زانیار درێنەری فلیمەکەیەوە کۆمەڵێ ئەکتەری باش و هونەرمەندی باش لە فلیمەکە بەشدارن و زۆر بەشیان گەنجە. من پیری پیرانی هەمویان. ئێستمە پرسیارە لێ بکەم لەم ئاخیرانەیە زیاتر لەگەڵ گەنجەکانی شەکەی ئەمە چۆن بڕیارەوە داوە و هەستت چۆنە کاتێک کە لەگەڵ ئەو تاقە و وزە گەنجانە جارێکی تر ئیشەکی؟ وڵای کاکە بەردام من لەم ئەخیرانانیە، ینی من هەر لە سەرەتاوە کە خۆم لە گەنجێتی تێپەڕ بووم بۆ مەرحەلەیەکی کە دایمەر حەزم کردووە لەگەڵ گەنجایشکەم، ینی نمونە زۆر خۆشی گەنجی نمونە زۆرە. ینی کاتێ خۆی کە پەیمانگای هونەرە جوانەکان دامەزرا لە سلەیمانی و یەکەم وەجبەکە دەرچوون، من لەگەڵ دەرچوانی ئەوانە ئیشم کردوە یەکەم وەجبەی پەیمانگایانی. زۆربەی ئەو ئیشانی کە من لە هەشتاکانە کردومە زیاتر لەگەڵ ئەو گەنجانە بووە کە لە پەیمانگا دەرچوون و ئەزمموی دوور و درێژیشان نەبووە. بەڵام ئەم جارە ئەم فیلمی تەمی بابا ئەزمموونێکی ترە بۆ من، چونکە مەسەلەی سینەما جیاوازە لە شانۆ. من لەو پێشکە باسم کرد زیاتر پەیوەندی بە شانۆوە هەبوو. مەسلەی سینەما ئەکرێ بە دوو بەشەوە، ینی بەردەم کامێرە و پشتی کامێرە. ئەو کروی کەوا لە پشتی کامێرەوەی شەکەن دڵخۆشیەکەی من زیاتر هی ئەوە بوو کە بێلەوەی ئەکتەرەکان گەنج بوون، کروی پشتی کامێرەش زۆر گەنج بوون، ینی کاڵم زۆر گەنج بوون، زۆر گەنج بوون. و زیاتر ئەوەی کە دڵخۆشی کردم ئەو گڕوتین و تاقە و خۆشەویستیە بوو کە لەو گەنجانە ئەم بینی. کاگی شەماڵبێز گەرم فیلمە دیارەمە پار لە وێنەگرتنی تاوا بوون. ئێستا لەم هاتنەوەی هیچ پرۆژەیەک شتێکی نوێ هەیە لێرەیە لە دەرەوە؟ کۆنکریت نییە، بەڵام باسکراوە و من هێشتا نەبڕیارم لەسەر ئیشەیەوە نە کۆنکریتیش قسەی لەسەکرا. زۆر باش. بێنە سەر ژیانی خۆت ئێستا جەنابەت پێما بێ لەگەڵ شادان خان لە بریتانیاژی. بڵێ ڕۆژانە زیاتر لێ ئێستا بەچیەوە سەرقاڵی کاتەکان بەچی بەسەرەوەی لەوێ؟ وەڵاهی ژیانی ڕۆژانەی ئێمەی سە لەوێ زیاتر ژیانێکی خێزانیە، ینی لە ڕووی هونەریەوە بەڕاستی زۆر مەشغوڵ نین. هەرچەند ئێمە لەیە گروپێکمان هەیە، گروپێکی کللتوریمان هەیە و ساڵانە بە یەک دوو کار هەڵەسین، بەڵام ئەو کارانە تا ئێستا لە اختصاصی من و شانۆیەوانتان نەکردن؟ نەخێر. پێماوێ و سەردەمەی لە هۆڵەندا بوون لەگەڵ کاک سیروان جەمالەوان. ئەو سەردەمە ئەکتیڤتر بووین، چونکە هۆڵەندا بچووکترە، وڵاتێکی بچووکە. بەریتانیا بە تایبەت شاری لەندەن زۆر بەرفراوانە و
و کۆنتاکت کۆبوونەوە زۆر زەحمەتترە. ئێمە لە هۆڵندا کۆمەڵێ هونەرمەندی جوان و بە ئیمکانێت هەبوو کە پێکەوە سەرمانیا بوو بەیەکەوە و ساڵانە ئیشە دوو ئیشمان نەکرد. کاک شەماڵ ئێستا هەرنووسە بۆ سلێمانی زیاتر ئەم ڕۆژانەی کە لێرەی چی ئەکێ چیتەوە بۆ شوێ بە یادی جاران مەسەلەن چێ ئەبینی زیاتر ئەبینیم زیاتر ئێواران ئەو هونەرمەندانەی کامەران ڕۆف و کاغەفور و مەجموعە بۆ هونەرمەندە خۆشەویستانە بێکەوە کۆ ئەبنەوە. من دایم کە ئێمە سلێمانی سەحەتم باشترە. بەچی ینی سەحەتم باشترە لەبەرەوەی فکر مەشغوڵ بوون بە شتە جوانەکانەوەی لای من. یعنی من لەوێ بۆ برادایەتی بەڕاستی کەم برادرم کەم هاوڕێم لەوێ، بەڵام کە ئێمە ئێرە زۆرترین لەگەڵ زۆرترینی هاوڕێکانم. ڕاستە بیدایەت چەند هەفتەی یەکەم بە ئیجباری مەجبور بوو بکە لە ستی سینەما بەشدار لەوێ بم بۆ نمایشەکان، بەڵام ئێستا وەکو شتێک نەختە سەربەستیان داومەتە برادران سوپاسیانەکەم هەم لەگەڵ خێزانە لەگەڵ کەسوکارە و ئێوارانێکیش ئیتر ئەچمە سەوۆڵەکە ئەو برادرانی کە جەناب ناوەتێنان و کە عەلی کەریم و کە عەباسە و ئەوانە یەکتری بینین کە عومەر هەمەندی و هەموو ئەو برادرانی کە ئێستا ناوەکانیان ماشەڵڵا زۆرە نانێنم یەکتری ئەبینین و هەنە جار شەوانە بەیەکەوە دائنشین و ئیتر باسی زمانی زوو ئیشەکانمانەکەین و باسی زمانی زووت و بیرەوەریەکانی سلێمانی ئەوت کرد. پێم خۆشە لە ڕێگەی ئەم وێنانەوە بتبەمەوە بۆ جارێکی تر بۆ زمانی زوو بۆ بیرەوەریەکانی سلێمانی. دیارە ماشەڵڵا تۆ وێنەت زۆرە لە هەموو قۆناغەکان وێنەی زۆرت هەیە. ئەمە حاولاکەی لەم بەرنامەیە ئەوەی بەپێی کات بتوانین سەیری چەند وێنەیەک لە وێنانەی جەنابەت بکەین. لەم وێنە مناڵەکانتەوە دەست پێکەین. پێم خۆشە ئەم وێنەیە بزانم ئەمانە شوێن و ئەوە کوێ. ئەم وێنەیە وێنەی کۆنە وابزانم ساڵی 1966 وێنەی من و ساماڵی برام و سوارەی برامە. سوارە تەمان لە هەمومان مناڵترە وەکو براکان. چەند بران کاک شەماڵ؟ ئێمە 5 برا و 4 خوشین. سوارە کە باوکی سروش ئابەڕەشە پێڵێن پاشە بەرە ینی کۆتا ناڵی خێزانەکەمانە. ئەم وێنەیە هەرسەکمانین بەیەکەوە وێنەمان زۆر بۆ بەیەکەوە. ئەم وێنەیان ئەمە جارە جەنابەت هەر بە مناڵی بەڵێ ئەوە هەر عینەن بدایەتی شەستەکانە. خێزانی ئێمە زۆر حەزمان لە سەیران بوو، یعنی هیچ هەفتەیەک نەبووە باوکمان نەمان باتە دەرەوە بۆ سەیرانی تر بۆ ئەحماوە بێ یاخود بۆ ئەچوین بۆ هەورامان زۆر بۆ زێوێ زۆرە ڕۆیشت اینجا هەر هەفتەی بردین بە شوێنێک. ئەمە ژێچەکە لەو ڕستمانە باسی سەیرانت کرد. ئەمە شێکتر لە سەیرانەکان ئەمە هیچکێ لە سەیرانەکان ئەمە ئەتوانم بڵم سەرەتای شەستەکانە ینی لە ڕێگە 60 بێ 61 بێت چکە سواری برام هێشتا لە بەرمەمکانە بێت باوەشی دایک ئەوە دایکتە بەڵێەوە دایکمەوە خوشک و براکانی تر. بەڵێ بەڵێ ئەم فۆتۆی تر ماشەڵڵا کەشخە و هەر لەو سەردەمەوە قاچ و چاگەت و پانتۆڵ. بەڵێ ئەمە بیدایەتی سەرەتای تەوەستەی منە ئەوە خۆمم لەم تەوەستە سانەوی سلەیمانی بوو تێکەڵ بوو ینی لە سنفیەکی تەوەسۆ دەستی پێکرد تا 5 سانەوی ئەوسا تا 5 بوو 6 نەبوو. من لەوێ بووم ئەوەش ساماڵی برام ئەوەش برادێکمان ناوی کاگی سفا لە هەم دراوسێمان بوو لەگە ڕەشی شێخان پێکەوە ڕۆشین بۆ مەکتب لە برەوەکو یەک عایلە حسێب بوو. تۆ دیارە ئێستا ئەکتەر و هونەرمەندێکی دیاریوە دەیان ساڵە لە بواری نواندن کارەکەی، بەڵام سەرەتای گەنجێتیت بە وەرزش دەست پێ کردووە. بەڵێ وای هەمەیشێکی لەو وێنانەی کە دیارە پێماوە جەنابەت لەم کاتە وەرشەوانی ئەمە جیاواز لەو وەرزشەی تر کە دواتر دێمە سەری لە هینی قوتابخانەیە وەرزشی قوتابخانەیە لە قوتابخانە مامەسا کەمال وەرزشوان ئەوە تیمێکی باسکەی دروست کرد بوو وڵسنی حەنا برای بەڕەحمەتی کاگولێمی حەنا ئەو سەرپەرشتیە کردین یاری باسکەمانەکە من ناڵم باش بووم بەڵام یانیتر لە تیپەکە بووم ئەمە بە سوتفە گیراوە کە من کاز وەرەگرم هەرچەنە مستحقی ڕەنگە کاسەکەش نەبووم قایەر خەریک کاسەکە پێشکەش دەستەکانە خۆش بە پێمە دوای تیپی سۆران دامەزرێن بۆ یاری دوو گۆڵیوانە بەڵام سەرکەوتوو نابن و نەخێر
ئەچنە بواری ئەوە تۆ بڕیاری بچتە پەیمانگای هونەرە جوانەکان بەڵام پێش پەیمانگا تۆ کاری نوان دەدەت کردەوە بەڵێ پێم خۆشە هەندێک لەم وێنانە سێر بکەین کە پێما بێ شانۆگری یان شانۆی هامڵێتە ئەمە بڵێ پێش چوونە ئەمە بزەبت ئەو ساڵێک پێش ئەوەیە کە بچمە پەیمانگانی هاوینی بۆ ئەمە وتڵی هاوینە لەم ئیشا دواتر کە مەکتە بکرێتەوە من لە ساڵی هەفتاوێک ئەچمە پەیمان بڕیارەدا بشتەوە من لە خێزانی ئێمە کەسیتیانە بۆ هونەرمەند بێ من تاکە کەس بووم یان تاکە گەنج بووم لە خێزانەکەمە احتمام بۆ بوارەیە بەڵام خێزانەکەم لە باوکمەوە لە دایکمەوە لە هەموو براو خۆشەکانمەوە هەموو دایمە پشتگیرین ئەوە شەرهامێت وێنێ ئەمانە هەمویان پێما بێر ئەمە لەکوێ عرضکرا ئەمە بڵین لە عەدادی سلەیمانی ئێستا سانەوی سلەیمانی ئەوسا لەوێ عرضکرا بۆ ماوەکی دوور و درێژ کارەکە کاری یەکێتی و قوتابیانی کوردستانی ئەوسا بوو ئەمە ساڵی چەندە؟ ساڵی هەفتایە دوای 11,000 زۆر باش پێما بێ مەش هەر ئەو تاواکەری وێنانی هاڵێتە تۆ لە ساڵی هەفتاویەک چیتە بەغا بوو پەیمانگای هونەرە جوانەکان بڵێ دیارە و ساڵانە نەبووی بەندامی کۆمەڵ 69 ئامەزرێ بەڵام جەناب دەچیت و بچتە بەغا و دواتر دیتەوە و دواتر ئەچینە سەرەوە یاد دەوریانە پێم خۆش ئەم وێنەیە ببینیم ئیتر لێرەوە ئەچینە سەر وێنەکانی بەغدا ئەم وێنەیە ئەو برادری ناوڕاز نایەتەوە خەیاڵە بکێ بەڵام ئەوە منم لەگەڵ سۆرانی سەڵتا لە بەغا لە کۆڕێک دانیشتوین لەو تەمەنە بڵێ لە بەغا و سەردەما بەڕاستی کۆڕ زۆر بوو بە تایبەت دوای 11,000 بوو سەربەستێکی گەورە هەبوو لە بەغاوە خەڵکی کوردی بناو بەغا کە ژیانیان لە بەغا بەدەسەر زۆر متحمس بوون بۆ مەسلەی هونەری ڕۆشنبیری و کللتوری لەبەرەوە دایمە لە کۆڕ و کۆبنەوەکانە بەشداریانە کرد ئەم وێنێ شەرجەنابی لەگەڵ ئەم وێنەیە وێنەیەکی زۆر ئازیزە لای من بەڕاستی چونکە مامەستا بەهنام میخائیل پەروەردەی من لەژێر دەستی ئەوا بوو بە تایبەت من و کاکە فازڵ قەساب گرنگێکی زۆری پێداین چ لە ڕووی تربەوی فەنیەوە چ لە ڕووی پراکتیکیشەوە زۆر گرنگی تایبەتی ئاینێ زۆر عەزیزە مامەستا بەهنام خۆشەویستی هەموو قوتابیەکان بوون ئەوانە کە لە دەورین منم کاکە فازیلە عەبدولمەحسن عەلیە فەرید قەرەغۆلیە ینی هەر هەمووی وەکو عاشقی مامەستا بەهنام بووین زۆر باشە ئەم فۆتۆی تریان پێما بێمە شەر بەغایە ئەمە بەغایە ئەمە وابزانم من تاکە قوتابی بەشی شانۆم لەگەڵ وڵار منم باقی بەشی مۆسیقان ئەو کچارە هەموو لە بەشی مۆسیقانەوە کاکە نەبیری نوریمەتیە بۆ یادگاری و فۆتۆی سەردەمە لەوێ لەکوێ ئەمایتەوە لەگەڵ چی ئەمایتەوە کە لە بەغابی و 4 ساڵە ئەو 4 ساڵە لە بیدایە تا ئێمە چوینە ماڵی قوتابیان ینی وەکو چۆنەڵی دارە تەڵەبە لەوێ بۆ ماوەیەک ماینەوە دواتر ژوورمان بەکرێگرت لەگەڵ من زیاتر لەگەڵ کاکە فازیل قەسابا بووین من و کاکە فازیل لە هەفتاویەکەوە تاوەکو ئەمڕۆ دوو هاوڕێن کە ڕەنگە بۆ سعاتیشی ژلەیەک عاجز نەبوو بین و بەردەوام سپاس ئیتر لە دواترا پاژەوەی کە شمولی کردین ئێمە بچینە قسمی داخلی بۆ 2 ساڵ چوینە قسمی داخلی پاش ئەوە دیسانەوە ژوورماگر کە تاوامان کرد کاک شەماڵ دیارە لەو ساڵانە وەزعەتێکەکی بارودۆختێکێکی ئێوەش بەغا بەجێ هێڵن و جەناب پێما بێت لە ئەچتە ئێران چۆن چویت وایەشێک لەو وێنانی کە پێما بێت لەو سەردەمەیە بەڵێ وایە بچینەوە بۆ ئەو بیرەوەری ئەو ساڵە ئەوانە چێن لەگەڵت لەوێ ئەگەر باس لەوە بکە بیانی بڵین من لە بەغا لەبەرەوەی مەسوولێتی ئەوسا مەسوولێتی حیزبیشم هەبوو لێ قوتابیان و لە بڵین لە پارتیش
پارتی دموکراتی کوردستان و ساحرە و پارتی دموکراتی کوردستان هەبوو. من دواتر کە چوومە دەرەوە وازم لە حیزبەتی و لە هەموو شتێک هێنا چونکە هەستم کرد لەگەڵ منە ناگونجەوە پیشەی ترەوە پیشەی کەم بەرحاڵ نەچینە سەرەوە بەڵام لە فستیڤال من لە بەرەوەی لە ماحەت مەسئولیەتم هەبوو وەکوتم هەر لە ماحەت پیانوتم مێرەوە بۆ ماحەت لە پاسەکە دابەزیم چم بۆ دەوام باسل علی عەمران دکتۆر باسل کەیسە لە ڕۆمانیا وزان ئەوە مەسئولی اتحادی وەتەنی بوو زۆر برادریشم بوو هادووتی شەماڵەوە من لەسەر تۆ وەساوم لە پاسەکە بۆی پێ بڵم بڕۆڕەوە بۆ سلەیمانی لە بەرەوەی هاتوون بۆ گرتنێ ئیتر منیش یەکسەر چوومەوە بۆ ماڵەوە بۆ ژوورەکەم لەگەڵ کاکامران ڕەوفا بەیەکەوە هەنێشتم پێبرایەوە بۆ سلەیمانی و باقی شتەکانم بە کامران و دواتر بۆم بەرەوە یەکسەر چوومە سلەیمانی و لە سلەیمانیەوە چوومە دەرەوە لەگەڵ جەمالی برامە ئەوی شەرعینشت مەسئولیەتیە بوو ئیتر ئەو ساڵە هاتوچووی ئێران زۆر ئەکرا لە 1970 ینی بەرگەمان وەرەگرە چون بۆ ئیسراحات بۆ خۆشتنۆشتان ئەمە یەکێکە لەو ڕسمانە چەند ئەوانە ئەمە بەڕەحمەت بێ سوبحی کۆیە ئەوە منم ئەوە شەید عیزەتەوە حسین قەراخیە و فەریدون یەکتا سایبە ئەمە کوێم شوێنە ئەمە قەڵای مەریوانە قەڵای مەریوان ئەی ئەم فۆتۆیەکی لەگەڵت پێماوی مەشەر ئێرانە ئەمەش لە ئێران گرتومانە کاتە من نەخۆش بووم زەردوویم بوو کاک فایق چالاک برای ڕەفیق چالاک بەڕەحمەت بێ ئەو وەکو دکتۆری هونەرماندان وا بوو هاتبوو لەگەڵما بۆ مەهاباد چونکە نردیانم بۆ ئیسراحەت لە بەرەوەی زەردوویم هەبوو وتیانە بێ چەکرد لەگەڵ بێ وتم داوای دوو کەسم کرد یەکیان کاک فایق بۆ ئیترشیان شەید عیزەت بوو ماوەی 15 ڕۆژ لە مەهاباد ماینەوە زۆر چاکە دوایکەیتەوە ئەنجا بە ڕسمی ئەبی بە ئەندامی تیوی پێشڕۆ بەڵێ نەخێر هەر لەوێ بووم هەر لەوێ بووم بە ئەندامی تیوی پێشڕۆ بەڵێ ئەم وێنێژی شەکە لە وێنانەی ترکە ئەمە وێنەی چالاکی قوتابخانەکانە پاژەوەی کە هاتمەوە من لە پێشا بە چوومەوە ماحەد دواتر ماحەدم تەواو کرد هاتم تاعین بووم کە نەمتوانی بچم بۆ خوێندن لە دەرەوە هاتم تاعین بووم لە تەربیە کردیانمە مامۆستا لە کەناروێ لە کەناروێ مامۆستا جەلال عەزیز بەڕەحمەت بێ ئەوسا بەڕێوەبەری چالاکی قوتابخانەکان بوو منی بە تەنسیب هێنایەوە سلەیمانی بۆ چالاکی قوتابخانەکان اینجا ئەمە عەزیزانی چالاکی قوتابخانەکانەوە کاک سەباحەس سەباحەمین ئەوە بەڕەحمەت بێ کاک عوسمان چێوارە بەڕەحمەت بێ کاک بورهان مەسرەفە ئەوەش مامۆستا فەرەنسیس داوودە ئەوەش مامۆستا خالید سەرکار ئەوەش منم دەستەکانە خۆش بە کاکێ شەماڵ بێکەوە چایەگە خۆین پێم خۆشە بێ دەمەتەقەیەکین و دواتر سەری کۆمەڵێک وێنەی ترک شەماڵ فەرموو عەفو ڕۆبووین بە ئەرێک بۆتانی تر بە ئەرشیکی تەلەڤیزیۆن ئاوایە پێماوی خۆش ساڵانێک لە تەلەڤیزیۆنی ئیشت کردو تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بەڵێ چی دەکرد ئەو ساڵانە کاک شەماڵ ئەو ساڵانە بدایەتی تەلەڤیزیۆن بوو من بەرنمەیەکم وەرگرت کە عەباس بانگی کردم بۆی بەرنمەیەکم هەبێ ئەوسا بەرنامەی قوربانتم بەرنامەی هونەر هەبوو بەڵام کە عەباس بیرۆکەیەکی هەبوو کە بەرنمەیەک دروستکەین بەرنمەیەکی ڕەخنەیی بێ لەسەر ئەو حاڵەتانی کە لە سلەیمانیان ڕووی ئەیە چکە و سەردەمە کۆمەڵێشتی نەشیا و ڕووی ئەیە ڕەخنەگرتن بوو لەوە بەرنامەکەت بەرنامەی فەنی و فەنی بەشانەوە هیچ پەیوەندی نەبوو فەنەوە ئیتر بەرنامەکە ناوی هێمای پرسیار بوو یعنی ئەچوومە ئەو شوێنانەی کەوە خاشاک و خۆڵی دانرا فرێنە ئەیرا تۆ لە زۆر بوار لە تەلەڤیزیۆنیش هەر لەو ساڵانە لە شتەکانێک مام سەلاحڕەو دوو گۆرانیش تۆمار کردو گۆرانی بێش بەڵێ خۆی ئەو گۆرانیانی کە من وتومە کاکە بەرزان هەمووی پەیوەندی بە لایەن بەلایەنە هینەکەەوە هەبوو بڵین لایانی شانۆیان دراماوە هەبوو ینی بۆ نمونە گۆرانیکی زۆر کۆنم هەیە ڕەش و سپیە دواسەرنج کە بە ناوی قژزەرد بەناوبانگە ئەوە لە تەلەڤیزیۆنی کەرکووک تەسجیل کراوە پەیوەندی بە مەموزینەوە هەبوو ئەو
دوو گۆرانی هەرچەنەکەم کە بە هەرچەنەکەم ناسراوە پەیوەندی بە ژیانەوەی پەیوەندی بە ژیانەوەی ئەو دوو گۆرانی تریش کە باست کرد جەنابەت ئەوە پەیوەندی بە شانۆیی سێتای ئاسنینەوە هەبوو کە مامۆستا سەلاح ئاوازی بۆ دانابوو شعرەکان هی بەڕەحمەت بە مامۆستا جیات پاک بوو. باسی مەموزینت کرد پێم خۆشە بمە بۆ یادۆرەکانی مەموزین مەموزین جگە لە ئیشە هونەریەکەی بۆ تۆ کە بەداخۆ پێم وابێ نیانش بە تاڕسکرێ و پرۆڤە زۆرە نیانش بەس هینێکی بۆ تۆ تیا بوو تۆ لە مەموزین خات و شادان ئەناسیت بۆ یەکەم جارۆ لێوەتر تعاروفەکەن و دواتر بەڵێ مەموزین زۆر گرنگیشی گەورەی هەیە لای من چونکە پێش مەموزین من بەڕەحمەت بن کاکتا خەلیل و کاک فواد حەمی مناغا کە کاتە خەزورم هەردوو کچەکانیان پێشکەش بە کۆمەڵ کرد چکە و سەردەمە زیاتر پیا و دەوری ژنیە بینی سد بەدیعە هەبوو لە پێشتر سد گەزیزە هەبوو بەڵام ئەو دووزاتە هاتن کچەکانیان یادگار بۆ کاکتا پێشکەشی کرد شادان خێزانم کاک فواد پێشکەشی کۆمەڵیان کە بۆی ئیشکەن کە من بەڕاستی ئەوەڵ جار شادانم دی من لەسەرەوەی کۆمەڵ دانیشتبووم لە خوارەوە مەراسیمەکە بوو یعنی حاڵەتی سیرم لا دروست بوو بەڵێ بەڵێ اینجا برادران لە دەورم بوون وتم ئەم شادانە بۆ من نەبێ نایڵم بۆ کەس بێ ینی ئەو برادرانە هەموو شایدن حیوارەکەی لە گوڵاڵش پێ بزەبت لە گوڵاڵا ئەو حیوارە حیواری خۆمە دامناوە لە گوڵاڵە شادانەکەم کرد بە گوڵاڵە و گوڵاڵەیە بۆ من نەبێ نایڵم بۆ کەس بێ تەمەند درێژ بن سپاس دەکەم هەر بێک و بمێن و بەختەوەر بن پێم خۆشە سری کۆمەڵێک لێ وێنانەش بکەین وێنەی ئاهەنگی هاوسەرگیری تۆ شادانخانە کە پێما بێ لەو سەردەمەشار ڕۆچەشکێن بوون بە شێوازێکی جیاواز ئاهەنگەکەتان کردووە بەڵێ ئەو سا ئاهەنگ هەر لە ماڵەوە کرا نازانم شتێکی باشمان کردووە یان نا بەڵام ئێمە ئاهەنگەکە بۆ یەکەمین جار بردمانە هۆڵ و هۆڵەکە شالاکی قوتابخانەکان بوو بۆ من زۆر یارمەتی دەربوون چکە کاک جەلال هۆڵەکەی دامێ کۆمەڵی هونەرە جوانەکانیش کە ئەوسا کۆمەڵی هونەر و ڕێژەی کوردی بوو بەشی مۆسیقاکە بوو ئاهەنگەکان بەلایش بۆ ئاسان کردن ئەمە هەر کۆمەڵێک وێنەی ئەو ئێوارەیە خەڵکێکی زۆر و کەسایەتی و هونەرمەندیش پێما بێ بەشدار بەڵێ بەڵێ چی ئەتوان بڵێم هەموو ئەو خێزانە هونەریانەی هونەرمەندانی کە هەبوون بەشدار بوون یارەمە شەر جەناب تو تیپی هینیش لە دواوان مۆسیقا لە دواوان لەم هێنانەشە هەر لەو ساڵانە بێکەوە سەفەرتان کردو بۆ ڕۆمانیا بەڵێ ئەوە بۆ مانگی هەنگوینی بوو یان بڵێن شەلاسەل بوو ساڵی هەشتا چوینە ڕۆمانیا تەمان لە ڕۆمانیا کۆمەڵی هاوڕێی زۆر عەزیز هەبوون پێشتر هاوڕێم بوون لەوانە کاک سیروانی عەلی ساڵحی ڕەشە کە زۆر بەڕاستی تاماوەم بیرم ناچێتەوە زۆر یارمەتیین لەوێ و پێشوازی کردین دایم بەیەکەوە بوون بۆ هەموو شوێنێکیانە بردین بۆ شوێنە گرنگەکانیان نەبردین و سەیرانمانەکە پێکەوە یانێکی یادگارێکی زۆر جوانە بەدڵنیایی دیارە بەرهەمی ئەو هاوسەرگیری ئێوە دوو کچ و کوڕێکە ئێستا نەوەشتان هەیە خوانەی بڕۆتە من درێژ پێم خۆشە سەری کۆمەڵێک لە وێنانە بکەین کە مناڵەکانی تایە وێنەیە بەڵێ ئەم وێنەیە ئەمە مژدەی زاوامە لەگەڵ شایی کچم و هەردوونەوەکەمە نالی و زارا من و شادانیشان لەگەڵی ئەمە شوێنی نەوەکانتە بڵێ ئەمە هەر چواریان بەیەکەوە نالی نێرگز زارا مینە تەمە درێژ میشەڵ سپاس دەکەم بەختەوەری لەگەڵەوە بێکەوە فەرمووەش کوڕیچەیە کاک شەماڵدار جەناب لە دوای هاوسەرگیری ئیتر لە تیپی کۆمەڵ بەردەوامەبی لە کارەکانت لەو ساڵانە بەشداری دەیان کارت کردووە لە هەفتاکان لە هەشتاکان لە دوای مەموزین پێم خۆشە لەم وێنانی کە لێرن بچینەوە بۆ بیرەوەری کۆمەڵێک لە وێنانی ئەو سەردەمانە ئەم وێنەیە جنابتی لەگەڵ هونەرمەندی گەورە ئەحمەد سالار ئەمە کوێ و سەرگۆڕی کێ ئەمە شەپکە گوڵینەی سەرگۆڕی شەید فەرمان و هاوڕێکانێتی کە بە بەداخەوە حادسەتی ئۆتۆمبیل بەڵێ ئەمەوێ ڕۆحیان شاد بێت ئەمە ژوێنێکی جنابتە لەگەڵ
هاوڕێیانی کۆمەڵی هونەروێژەی کوردی لەو کاتە بەڵێ ئەمە کارێکی کۆمەڵ بوو بەشی مۆسیقا و هەڵپەرچیە برایە هەولێر لەوێ لە هەولێر لە هۆڵی گەل ئەم تۆ بێزگە لە وەکو ئەکتەر بەشداروی لە تیپی هەڵپەرچیەکەش بووی بەشداری هەندێک هەندێک لە هەڵپەرچەکانم کردووە ئەمە شەری یادەوەریی تری کۆمەڵگە کاک سەڵاح مەجید و برادەرانتر ئەو کوێ ئەوە چاخانەیەکە لە چاخانەکانی سەرڕێ یعنی وەی جامانەکەی بەسەرەوەی منم لامان ناوە هەر عینەن بەشداری ئەو ئەچین بۆ هەولێر بۆ هەولێر بۆ نمایش ئەمە چی ئەم کارە ئەمە لە سەرەتای کارەکانمە ساڵانی هەفتایە بدایەتی هەفتایە لەگەڵ کاکاشتی عارفە چیرۆکی تەمسیلی عیادەی دکتۆرە شتێکی کۆمیدی بوو هەرچەنە من خۆم دواتر خۆم نەبوینیەوە لەو بوارە چکە بەڕاستی مەسلەی کۆمیدیان قورسە ینی بەتایبەت کۆمیدیای ڕەش ئەوانی کە لەو مەجاالە کارەکەن زۆر ئەبێ ئیمکانەتێکی جیاوازیان هەبێ هیچێک لەو کارانی کە دەنگدانەوەی هەبووە وەرچەرخانێکیش بوو بۆ کاری کامێرە برادەرەوەی ئستۆدیۆ بۆ تەسویر تەمسیلی ژیانە ئەم وێنەیە یەکێک لە یادەوریەکانی پشتی کامێرای ئەو تەمسیلە بەڵێ تەبان کاکجلیل کارێکی باشی کرد کە ویشەی کرد و ستۆدیۆ بەجێهێشت چۆ دەرەوە کاکجلی زەنگەناوە لە کاتی تەسویرایە من وەکو بەشداریم تیانە کردووە بە ئەکتین بەڵام بە گۆرانێکە بەشداریم کرد و گۆرانی تایتڵەکە بەس دایم لەگەڵیان ئەمە دەربینی خانە بڵێ وەردەوە دەبین بۆ وێنەی ڕەنگا و ڕەنگ و بۆ ساڵی هەشتاکان و ئەم وێنەیە چیە ئەمانە چەند لەگەڵ ئەمە گەلە گورگە کە کاک شەفیق ئیخراجی کرد کاک شەفیق خۆی لە بینی من و شادانە وەستاوە ئەوانەش کۆمەڵی ئەزیزن کە دەوری سانەویان ئەدی لە پشتەوە قوتابی بوون ئەو سەردەمە دیارە تۆ بەپی فۆتۆکان بۆ زۆرینەی کارە هونەریەکان ینی ستایلی شکل و سمێڵ و ڕیش و قژی خۆت زۆر گۆڕیوە بەڵێ من بە خەیاڵمان نهاتوە بە هەموو وێنەی تویتیە ئەمە باڵندەی دەریایە لەگەڵ فرمێز خان فرمێز مستەفا دەوری تربلیۆف مەبینی دەبووە بەو شێوازە دەربکەوت کامەران ڕۆفە بەڵێ بەڵێ کامەران ڕۆفڕی خراج کرد ئەم ئیشەش ئەمە کوڕانی عاشقە ئەمە کاک بەڕێز مەجید ئیخراجی کرد دواکارم بوو پێشەوەی پشمە دەرەوە دوای ئەمەی تر بەرەو هەندەران ڕۆیشتم ئەمەشتە و پێما بە شادان خان بەڵێ مەسم کۆڵانی ئەسپەشەیە بە ڕەحمەت بێ کاک دڵشاد ئەحمەد کاری دەرهێنانی بۆ کرد کارێکی زۆر جوان بوو ماوەیەکی زۆر دوور و درێژ نمایشکرا لە سلەیمانی پێما بێ ئەمەش کاری حەمەدۆکە بەڵێ ئەمە حەمەدۆکە دەوری عەبدی خان مەبینی ئەمە کاک سەدیق عەزیز کاری دەرهێنانی بۆ کردووە ئەوش دەنگدانەوەیشی زۆری بوو چونکە حەمەدۆک ئێمە ڕۆژی جەنرال پرۆڤە هاتن ئاسایشی ئەو سەردەما هات ئاسایشی بڵین زمانی بەعاز دیکۆرەکانیان پێ تێکداین پێما بێت لەو سەردەمە وردەوردە ئیشەکان چوونە هۆڵی هونەرمەندان ئیتر لە ناوزان کۆی ئەمە دوای ڕاپەڕین کرا جارێشکە خراجکرایەوە خۆشەویستان لە دوای ناوبڕێکی کورد لەگەڵ کاک شەماڵ بەردەوامە بین لەگەڵتان. خۆشەویستان جارێکتر سڵاوتان لێبێت ئێستا لەگەڵ کاک شەماڵی عەبەرەش هاتوین بۆ گەڕێکی شێخان دیارە گەڕێکی شێخانی یەکێکە لە گەڕێ هەرە کۆنەکانی شاری سلێمانی کە هاتوینەتە یەکێک لەو گەڕەکانی کە ماڵی کۆمەڵێک کەسایەتی کۆنی ئەم شارە لێرە ژیاون و ماڵی کاک شەماڵ دیارە بە مناڵی لەم گەڕەکە ژیاوەوە لێرە کۆمەڵێک یادەوەری و کۆمەڵێک بیرەوەری هەیە پێکەوە هاتین هەم سەرێکمان لە گەڕەکەکەیە سێریی خانە کۆنەکانەکەینەوە چینەوە بۆ بیرەوەرەکانی ئەو ڕۆژانەی کاک شەماڵ ئەم گەڕەکە دیارە باسی ئەومان کرد کە ماڵی کۆمەڵێک کەسایەتی تایە چێ و کێ لەم گەڕەکە بوون بە بیرەوەری تۆ کە ئێوە لێرە ژیاون ئەم گەراجی کە جەنابتان ئەیبین ئەوە
ماڵی شێمەحمووی خەیات بوو کاتە بە پیری کامەران ڕۆف و نەرمەندی برادرم کامەران ڕۆف. دواتر ئەمە ماڵی نایلە خان بوو کە کەسایەتیشی شاری سلێمانیە. ئەم دوکانانە ماڵی ئێمە بوو. ئەمە ماڵی ئێوە؟ بەڵێ ئەمە ماڵی ئێمە و بەرامبەر ئەو فەرعەبووکەیسە بە تەمام بچینە ناوی. بەداخەوە ئێستا ئاسەواری هیچ لەو شانی کەی باسیەکەم نەماوە، بەڵکو هەمووی بۆتە کەلاوە. ئەمە ماڵی حاجمەجی میسری بوو کە باوکی زیاد بە ڕەحمەت بێ باوکی کاک فوادی مەجی میسری. لەوێ ئەوە ماڵی کایلەخانی خوشکی نایلەخان بوو، ماڵی حاکم فەرەیدون بوو، ماڵی ژین بوو. بەڕاستی من کە ئەم حاڵەتە ئابینم زۆر خەفەتبارم پێی، چونکە ئەمانە هەمووی شوێنی کەڵەپیاوان بوون. من یادەوەریم زۆرە لەم گەڕەکە، چونکە شتەمەێک لەم گەڕەکە بوو. من لە سەرەتایی بوون ساڵی یەکەم و دووەمی سەرەتاییم لە گەڕێکی سەیوان لە مەکتەبی سەورە خوێن. لە ساڵی دووهەمانیوی ساڵی دووەم هاتینە ئەم گەڕەکە، یعنی لە بدایەتی شەستەکان هاتینە ئەم گەڕەکە کە ئەوە ئەڕۆیتەوە ماڵی سەیبراهیمی حەفید کە برای شێمەحمووی نەمرە. ئێمە کرێکی ئەوان بووین. لەولاترەوە ماڵی مەلا ئەحمەد بوو کە باوکی کاک سەلام و کاک حکمەت و کاک سەڵاح و سەمەدی مەلا ئەحمەدە. مامۆستا کەریم کابان، ئەزەت کابان هەموو ئەلەم گەڕەکە بوون. بەڕاستی من مناڵیم لێرە بردوتە سەر تا ساڵی 66 کە گواسمانەوە چوینە لای فولکەی کاوەی ئێستا. کۆمەڵی یادگەوەری خۆش هەیە. من کە لەم گەڕەکە بچین سەر یادەوەریەکە چێ لەم گەڕەکە هاوڕێی تۆ بوون لەو سەردەمە لە تەمەنی تۆ بوون ئەو کەسایەتیانێکە هەبوو؟ ئەو کەسایەتیانە لەوانە کاکە سەمەد بوو، سەمەدی مەلا ئەحمەد کە ئێستا لە سویدە، ئەوە کارلۆ کە کوڕی کاک ژین بوو، دایکی کەسێکی ئەوروپی بوو لەو ماڵا ئەژیان لێرە. بەڵێ لەو ماڵا ئەژیان لێرە خەڵکێکی زۆر ئەژیا، بەڵام ئیتر کۆمەڵێ برادەر و کۆمەڵێ عەزیزی تریش هەر لەم گەڕەکە بوون. بەداخەوە یعنی ئێستا من کە ئەمە بینم ئەگەر سەیری جیاوازی بکەی کاکە بەرزان لە وڵاتانی ئەوروپا ئەگەر شوێنێک هەبێ کە هی کەسێکی ناودار بێ یاخود هی خانوویەکی ئەسەری جوان بێت، چکەم خانوانەی ئێرە زۆر جوان بوون، پارێزرێ نۆژە نەکرێتەوە، دواتر ڕەنگە بێتە مەتحەف. یعنی بۆ نمونە کاک فوادی مەجی میسری کەسایەتێکی زۆر گەورەیە، یعنی مەفروض بوو ئیسە ماڵەکەی ئەو مۆزەخانەیە بووە بۆ کارەکانی کاک فواد بۆ ئەو شتانە. ماڵی کاک کەریم کابان، ماڵی کاک قایر کابان کە هەمویان بەیەکەوە بوون، لە یەک ماڵا بوون. بەڵام بەداخەوە ئێستا ئەوایان بینی ڕووخاون واد لێکات ڕۆحی تۆش بڕوخێ لەگەڵ یا بەڕاستی زۆر ناخۆش. بەداخەوە باسیەوەت بۆ کردم لەم کۆڵانە یادەوەری زۆرت هەبووە، هەر لەم کۆڵانە بوو کە ئەو سەردەمە باوکتی بردی بۆ سینەما. من تەبان مناڵ بووم، باوکم زۆر هاوڕێیەکی نزیکی کاک برایم سنجەر بوو، خاوەنی سینەمای سیروان. ئێواران لەگەڵ مامەسەی یا بڵێن سەیبراهیم و حاکم فەرەیدون و کاکە ژین و باوکمانە چوون لە ئیداری سینەمای سیروان دانیشتن. ئیتە ئەو شەویان لێ بەسەرا برد. باوکم منی زۆر خۆشەویست، ئێواران لەگەڵ خۆی ئی بردم ئەیخسمە لۆجێکەوە لە لۆجەکان، ئەوسا لۆج هەبوو، لۆجی خێزان بوو، ئەیخسمە لۆجێکەوە لە لۆجەکان سەری فیلم مەکرد، ینی فیلمی وە هەبوو 8 جارم دیوە 9 جارم دیوە. ئەو سەردەمەش یا فیلمی هیندی بوو یا فیلمی ئەفسانە ئیغریقەکان بوو، وەکو هێرقل و ماشستی و ئەوانە. جا کاکە بەرزان کە ئاهاتمەوە بۆ ڕۆژی دوایی هەر لە بەردەمی ماڵەکەی خۆمە ئێرە گڵ بوو، جادە تیرروشت نەبوو، گڵم کۆ کردەوە و ئاوشێن مەکرد و ئەم کرد بە گردۆڵکە وەکو شاخشتی وام لێ کرد و بە نەشقارتە ڕسمی ئەسپوشتی وام لەسەر دروست دەکرد و فلیمەکە بۆ ئەجارڕانەوە، ینی جاری وابوو بە دەنگ مۆسیقاکەشم لێ بۆ ئەسەراتی سەوتی جگلن 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 هەموو هێرشیان خیاڵی ئەوشت نییە ڕۆژە لە ڕۆژانەوی باکتەرێکی ناودار نا بە هیچ جۆرە. جا بە نوکتە
من پێمەوتن ئەموو منەگەر سنفی 6 تەواوکەم باوکم ئەمنێرێ بۆ بەغا ینی نەو ئەمما خەیاڵ بوو چکە باوکم قەدەوەی بە من نەوتووە بەس ئەمە خەیاڵێ بوو لە لای منە ئەموو باوکم ئەمنێرێتە بەغا لەوێ شوێنێک هەیە ئەی خوێنم کە تەواو بووم ئەبم بە هێرقل یعنی نەمەزانی بڵم ئەبم بە ئەکتەرە بۆ مەزانی هەرقل ئیتر هەموو شتێکە ئەموو کە تەواو بووم لێ ئەبم بە هێرقل ینی ئەو ئاواتەم هاتە دی بەواسی مامەسا حەمە فەرەجەوە کە باوکمی ڕازی کرد و چوون پەیمانگام تەواو کرد ئێستاش پەیوەندێکی زۆر خۆشمەیە بۆ نمونە لەگەڵ کاک سەمەد ئەحمەد مناڵانی ئەم گەڕەکە و سەردەما ئێستاش لەگەڵ کارلۆ هەر پەیوەندیم هەیە یعنی بەڕاستی ئیسا من کاتێرە خەفەتێک زۆر وڵا ئەمڕۆ تۆم هێنایە بۆ ئەم گەڕێکی وڵی شەستەکان تۆ لێرە زانی لەسەرێکەوە خۆشە بەڵام لەسەری شۆ ئازار بەخشە کە ئەم شوێنە ئاوا بینی ینی من حەزمەکەی سە دەرگای ماڵەکە لێ باە و لە دەرگام باە بچوومایەتە ژوور هەچ خێزانێکی تایە بچوم لە ژوورەکانەیە یادۆرەکانی خۆم بدیاتەوە ئیسا ئیتر هەر باز ڕوشەکەوتە شوێنێکی بازار و بەڵێ بۆ بە منطقەیەکی تجاری ئاوای زۆر لە خانوان تێکچوون بەڵام لەگەڵەوەشە پارێزراوە مەسەلا ماڵی کاکوا دوان دیارە نیان هێشتووە ڕاستە ڕووخاوە بەڵام نیان هێشتووە هەر لە بیرەوەری ئەم گەڕەکانە کاک شەماڵ باسی وت کرد کە تۆ یەکەم کاری هونەری خۆت لە کەلاوەیەک لای ماڵی خۆتان کردووە بەڵێ پێم خۆشە یادەوەری ئەو ئیشەم بۆ بکەیت ئەو کەلاوەیە چیتان کرد چێ و چێ بوو ئەوە کاتێکە گواسمانەوە چوینە ئەو منطقەی سەرەوە لای مدیریەتی ئاسایشی ئیستا لەوێ کۆمەڵی برادەرم ناسی کە لەو گەڕەکە ژیان بۆ نمونە لەوانە شێرزاد لە شێزار ڕەوف بۆ نمونە نەجمەدین هۆگر کۆمەڵ دلێر مستەفا لەو گەڕەکەەوە لە دەروی گۆڕەکەکەش مەسەلا پشکۆی ناکام بوو سۆران معروف کە خۆی عوسمان بوو ناوی ئومێد بوو کامەرانی ئەخۆل بوو ئەوانش لەو گەڕەکە بوون ئەوانەمان ناسی برارمانە تیپێکی وەرزشی دابنێت فوتبۆڵ یەک دوو یاریمان کرد هەر زۆر فاشیل بووین یعنی عید بۆ ئەوە گۆڵمان لێکراوت ما بابە ئەمە ئیشی ئێمە نییە بەڕاستی وتمان باشتر وایە بیکەین بە تیپێکی نواندر چکە ئومێدی پرزام بەهرێکی زۆر سەیری هەبوو چ لە نووسین چ لە تەرجەمە هندیکی باشی زانی ئەو سەردەمە سەردەمی فلیمی هندی بوو تیپێکماندانە بە ناوی تیپی نواندنی سۆران یعنی وەرزشەکەمان کرد بە نواندن بەرامبەر ماڵی ئێمە کەلاوەیە بوو تەنیش ماڵی براکەم کەلاوەیەکی باش بوو تقریبان 360 متر بوو کەلاوەکە مرەبع بوو ئەوڵ کارمان لەوەیە کرد هاتین سەکۆیەکمان بەگەڵ دروست کرد چەرچەفی ماڵە و موتیلی ماڵەوەمان هێنا کەوالیسەکانمان بۆ دروست کرد پەردەمان بۆ دروست کرد بە پەت و تەناف ئیتر ئیشەکەمان کرد یادەی دکتۆر ئیشێکی کۆمیدی وەردوو شخصێت پێکات بوو من و ئاشتی بووین خەڵکی گەڕک پێمانوتن ئەم ئێوارەیە وەرن بۆ سەیری تەمسیلی وشتیوە بەڵام هەچ کە سات کورسی خۆی لەگەڵ خۆی بێنێ جا کورسی نایلۆن هەبوو سەردەمەت جگای زۆرەگرت بینەرێکی زۆر باشمان هەبوو هەموو گەڵک هاتوون سەیریانە کردی هەر لەو گەڕەکە شاییتر بە دوای ئەوە کاری تریشمان کرد کارێکمان کرد بە هندی پێڵەن چەپ پولی کلی ینی کاتێ خۆنج ئەبێ بە گوڵ ئەوە لە ڕەوزەی سلێبانی کردمان بە یارمەتی مەکروهی یادی بخێر زۆر یارمەتی شانۆکەی ڕەوزەی یاینە شانۆی تیا بوو لێ پرۆڤمانە کرد دانا قوربانی ئیخراجی کرد من دەورم تیاب کاکشەوە سێر لەو سەردەمە زیاتر تەسیراتی باڵێن هونەری هندی لێرە زاڵ و بەسەر ینی هەم لە سینەما زۆر ئەبینی فیلمی هندی لەو سەردەمە زۆری شێکرد و هەم ئەو تەسیراتانە زیاتر بوو هۆکار چی بوو؟ وەڵاهی من مناڵ بووم ناتوانم بڵێم کۆنکرێتی زارم هۆکارەکانی چی بۆ بەڵام احتیمالە لەبەرەوەی فلیمەکان هەرزانتر هاتوون یعنی سینەماکان توانویانە بە مەبلەغێکی کەمتر ئەو فلیمانە بێنن یاخود فلیمە غرێکەکانیش بە هەمان شێوە و دواتر حەزی بینەر زۆر حەزیان لە فلیمی هندی بوو پڕی بوو لە گۆرانی فلیمەکان قسەکانی هەمووی ڕۆمانسی بوو یعنی ئەوانە هەمووی تەئسیری هەبوو بۆیەکە خەڵک لەم شارە هەبووە زمانی هندی زۆر باشی تێگەش هەر لە ڕێگەی ئەو فلیمانەوە وەکو چۆن ئێستا لە ڕێگەی فلیمە ئەمریکی و بەریتانی و
بەشیە زۆر سەرسامی لەو سەردەمەکە شەما وڵات زۆر بوون بەڕاستی ئەوە سەردەمەی کە من باسەکەم ڕاج کابور گرنگ بوو، شامی کابووری برای گرنگ بوو، شاشی کابور هەروەها گرنگ بوو، ویجانتی مالا ئەوەیەکە بوو لە ئاکتەرە جوانەکانی هندستان. من بە دەنگی گۆرانەکانیش معجب بوو، مەسەلەن محەممەد ڕاوی هەرچی زۆربەی ئیشەکان بە گۆرانەکان هی ئەو بوو، مۆکیش عینەشت هەر ئەو بوو. بەڵام قەت بیری لەوکرێت و ڕۆژە لە ڕۆژان تۆ شاب ببی بە ئەکتەرێکی دیاری نەتەوەکەی خۆت وەکو هەموو ئەوانە قەت لەبەر چاوم نەبوو ئەوە وەکو ئێستا ئەو ڕێز و ئەو هینەم هەبێ لە ناو میلەتەکە بۆ لە ڕێی هوەرەوە، بەڵام وەکو حەز هەر حەزم کردو بووم بە هوەرمەند. خۆشەویستان لەگەڵ کاک شەماڵ و بیرۆرەکانی بەردامە بین و ئەچینە شوێنێکی تر پێکەوە. کاک شەماڵ ئێستا من و تۆ هاتین بۆ قاعەکەی کۆمەڵی هونەر و وێژەی کوردی. هەستت چۆنە کاتێکی تۆ ناو قاعەیەکی لەم جۆرە کە تۆکو ئەکتەرێک زۆرینی ژیانت یا با من پیشەکەت ئەوە بووە هەمیشە لە ناوم قاعانەیە بکەی تۆ ناو قاعەیەکی لەو جۆرە چه هەستێکی پێبەخشێ؟ کاکە بەرزان وەکو خۆوت من پێشەوەی پچمە دەرەوە زۆربەی وەختی خێزانیشمان لە هۆڵەکانە بەسەر بردووە. هەستێکی تایبەتیە، ینی ڕەنگە هەموو کەسێ ئەو هەستەی پێ نەکای. ساعت نەژروی من بۆ ئێرە جیاوازە لەگەڵ جناب تاکە هاتی بۆ ئێرە، چونکە تۆ هیچ بیرەوەرەیەک نییە، بەڵام من بیرەوەریم لەگەڵ تەپۆتۆزی هۆڵەکان شاهەیە. ئەم هۆڵەش وەکو یەکێک لە هەموو هۆڵەکانی تر لە سلێمانیە کە هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکانە دیسانەوە بەرمەکەوێتەوە جارێکی کە و بیرەوەری زۆری تیا ڕووداوە لێرە. من لە کۆی هەموو ئەو هۆڵانی کە لە سلێمانیە هەیە تقریبەن ئەزمونم هەیە و بیرەوەریم هەیە، یان لە هۆڵی سانەوی سلێمانی ئەو ساکەی سەعادات سلێمانیە، لە هۆڵی ئەدیبان، لە هۆڵی سانەوی سەلاحەدین، لەم هۆڵە یعنی هەتا لە هۆڵی وەکو باسم کرد لە پێشەوە ڕەوزەی سلێمانی، لە زانکۆی سلێمانی، هەموو بەرکەوتنم هەبووە لەگەڵیانە. ئیتر کە دەیتە قاعەیەکەوە بەڕیس بیرەوەریەکان وەستاون بەرامبەرت لە خۆش و لە ناخۆش، ینی هەموو جارێک بیرەوەریەکان خۆش نین. بۆ نمونە لەم هۆڵە چەند بیرەوەری خۆش هەیە، بەڵام هیچ لە بیرەوەری ناخۆشەکانەوەیە کە وەفاتی کاک عەلی توانە هێندایە و ئەم هۆڵە ینی ویستی خواسی خۆی بوو ینی کە دێمە هەوڵێکی وەکو ئێرە یەکێک لەو بیرەوەریانە ئەوەیە. هەرچەنە من بەداخەوە لێرە نەبووم، ئامادە نەبووم، بەڵام بە ڤیددیۆ بینیم بە کە تەسجیل کرابوو، ینی یەکێک لەو بیرۆرانەی کە سریان گرت بوو ئەوە بوو بەڕاستی. ئیتر ئاوهایە بیرۆریەکان خۆشن ناخۆشن. کاک شەماڵدارە تۆ لەو ژیانی لاوێت لە هەفتاکان و دواتریش لە هەشتاکان لەوانەیە کاریگەری کۆمەڵە کەسایەتی یا هونەرمەندی کوردت لەسەر بوو بێ، بەڵام یەکێک لەو هونەرمەندانە هەمەکتەرێکی گەورە بۆ لەوانێ تەسیری لەسەر حیاتی تۆ هەوی بێ، هەم لەوانێ لە مەرحەلەیەکی تری حیاتتا زیاتر نزیک بوو. من پێم خۆشە بزانم ئەم کەسایەتیە چ کاریگەریشی لە حیاتی تۆیە هەبوو. کاک فواد طبعا فوادی حەمیناغا هونەرمەندی گەورەی کورد پێشەوەی ببێتە خەزورم من لە کۆمەڵ هاوڕێم بوو. کاک فواد کەسایەتێکی سەیری هەبوو، یعنی زۆر زوو هەزم ئەکرا، زۆر قسە خۆش بوو، لەگەڵ تەمەنی خۆیان نەبوو، ینی لەگەڵ مناڵە مناڵ بوو، لەگەڵ گەورا گەورا بوو، لەگەڵ گەنجا گەنج بوو. ئێمە گەنج بووین بە نسبەت کاک فوادەوە، بەڵام هیچ کات هەستم بە جیاوازی تەمەن نەکردو لەگەڵا کە کاری هونەریمان نەکرد.
کاکفات هونەرمەندێکی کۆمیدی زۆر گەورە بوو ینی بەڕاستی زۆر سروشتی کاری هوەری ئەکرد ئەکتینیە کرد بۆیە گەورەیەکەی وەکو خۆی ماوەتە ئێستاش بە ئێستاشەوە من کاتێ ویستم بچمە خوازبێنی شادان زۆر شەرمم لە کاکفواد دەکرد ینی کاکفواد خۆی ئەو شەرمەی لا ڕەوانمەوە ئەوەنە گەورە بوو و لەبەرەوەی منی ئەناسی هیچ لاری نەبوو لە داواکە بەعکسەوە ئەنجاوە وەکو نوکتەی لاتوە کە شادان بان کاڵێ کچمەوە شەماڵ هاتووە بۆ داخوازی ئیتر ناسام تۆڵێکی و ئەوانە ئەیژڵێ با بە وەڵی ئێوە گەڕازی قەینا بەس ئێوە مهم ئێوە ڕازی بن ئیژێکا بە نوکتاڵە کچم دەگەر بە ڕازی بوون و ویستی ئێمە بەوەبەی ئەدەین مامسەلیمی دراوسێمان یعنی کاکوات دایم ئەو لەو شتە جددیە شار سەخۆش خۆش سەحبەتی کردووە دواتریش من کاکفوات ڕێنیشاندەرێکی گەورەم بووە ینی زۆر یارمەتی من و شادانیاوە لە پێکهێنانی خێزانیشمانە نەکرد لە بەسەرەی هوەریمانە دایم هەر لە بدایەتی دەستپێکردنی خێزانمانەوە وەکو باوچێکی هەردووکمان بووە بۆ مناڵەکانمان عیدەن شت یعنی کاکفوات لە ژیانی ئێمە ناچێتە دەرەوە بەڕاستی کاک شەماڵ نوێنێکی ترم پێم خۆشە بزانم ئەوە کێ لەگەڵت ئەوە چ کارێکی هوەریە و ئەو شوێنە کوێ ئەوە پاسیل خانەکەی عەزیزە لە شانۆیی سەلەی نانکەر لەگەڵ کا حەمڕشی هەرس هاوڕێ عەزیزم هەمیشە لە نووسین یا ئامادەکردن کاکفوادی مەجلیسری بوو لە دەرهێنانی کاکامران ڕۆڤ بوو کارێ بۆ لەو کارە شاکارە جوانانەی کە لە شاری سلەیمانیا لە هەشتا و سێ تەقدیم کرا بە کارەکە بە دەبڵ کاستیش کراوە بە دەبڵ کاستیش کرا بڵێ زۆربەی زۆرینەی هونەرمەندانی شانۆی ئەوسا بەشداریان تێکردچکە خۆی شخصیاتی زۆر بوو کارکتەری زۆر بوو بە دەبڵ کاستیش زۆربەی دەوریانە بینی کارێکی ناوازە بوو بەڕاستی پێم خۆش ئەگەر بتوانی یەکێک لەو دیمەنانە لەسەر تەختی ئەم شانەیە بۆمان دووبارە بکەیتەوە بە یادی ئەو ڕۆژانەی ساڵی هەشتاکان وەڵای ئەوە پرسیارێکی زۆر قورسە چونکە هەشتا و سێ بۆ 2022 سی ساڵ تقریبا 30 ساڵە ینی جاری وایە تۆ بیرن دوێنێ چی خواردووە لە چێ هەوڵە دەم ینی هەوڵە دەم ئەگەر دێک دوو پێمان خۆشە ئەگەر یەک دوو حیوارێک دیمەنێکمان بۆ دووبارە بکەیت دووبارە بکەمەوە بەڵام تر ئەگەر باشیش نەهات گلەی لێ مەکەن نابەت ئەشید باشە بێت دڵنیام فەرموو کاشەم یا ئەڵڵا خێر چییە نەنووسووی نەخۆشم بیانی ناکەم بۆ ناکەم بۆ هەمووشم پێشکاوە وەک خۆی دنیاکە باید دوڕە ئیزراحەت بکەم خێفی خۆتە هەجێبی خۆم هەتا ناتاوەکەی نیوەڕۆ ئەرێ تەماتاو نەبڕایەوە نیوەڕۆ تەماتاو ئێوارە تەماتاو بە شەرەفمان لاتۆ خەو بە تەماتاو بینم خەڵکیوشی دەستاپێ بە تاسووری بکەم لە چۆ بوو لە چاخانەکە بوو یا الله خێر چی بووە بۆچی بەهەرحاڵ هیچ ئێبی خۆم چی تەماتاو دیسان تەماتاو نیۆڕۆ تەماتاو ئێوارە تەماتاو بە شەرەفم وام لاتۆ خەریکە خەو بە تەماتاوە بینم هیچ نەبووایە گەرمێ کردایەتەوە مەییوە مەییو تەمان شادان لێرە بە هیچ جۆرێ یارمەتی نایە بۆ ئەوە چونکە پێڵە خۆ کوڕی مەلیگ نیت ئەوە بڕۆ خۆ و گەرمی کەرەوە ئەچێت دەرەوە بۆ مەتبەخەکە و گەرمی کاتەوە قوربان بۆ ڕۆژانەی مام ڕۆ زۆر مادومان کوردی نەباکسەوە ئەرکی چێشە زۆر پێی گەورە بین قوربان خۆشحاڵ بین سپاس دەکەم کاکە بەرزان سپاسی تەلەڤیزیۆنی کورساتەکەم کە تەلەڤیزیۆنی خۆمانە من خۆم بە ماڵی هەمووانیش تەلەڤیزیۆنە ئازانم هەر لە بدایەتەوە ماڵی هەمووان بووە هیوادارم توانی بێتمان لەم بەرنامەی جەناب تا
شتێکی باش پێشکەش ببینێت بۆ هیواین بە هیوای تەمەندرێژی و کاری جوانتر و باشتر و تەندروستی بۆ جەنابەت. برادرانی پشتی کامێرا کاکە عوسمان نووری و هەموو برادرانەکە ئەمڕۆ زۆرمان دوومکردن چ لە ماڵەوە چ لێرە سەرکەوتووە بن ئینشاڵڵا. سپاس بۆ جەنابی کاک شەمەڵجان ئازێتمان زۆر زۆر سپاس. خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.